ئێمن ئەفدەمێتە باش جوین بداوی بووە یان نا چ حتا نەها ئەگەر زانیاری تابن چ دجوینێ داهاتیە بەحەزکردن. بەڵێ شوان کۆبوونی جوفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بەش یەکەمی کۆتایی هاتووە واتە بەش یەکەمی کۆبوونەکە کۆتایی هاتووە لەبەرەوەی ئێستا ئەندامانی جوفاتی نیشتیمانی پشوو دەدەن و نانی نیوەڕۆ دەخۆن دوای ئەمە کۆبوونەکە جارێکتر دەست پێ دەکاتەوە ئەوەی کە تا ئێستا باسییان کردووە کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستانە ئەم بارودۆخە سیاسیەیە کە بە تایبەتی قسەیان لەسەرەوە کردووە پەیوەندی نێوان بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆمەڵی ئیسلامی کوردستان چۆن بێت و ئەو پەیوەندیانەی کە لە ماوەی ئەم دوو مانگەدا کە هەیەیان بووە لە دوای ڕێگریکردن سەرۆکی پەرلەمانەوە ئیتیمامی زیاتری ببن پەری زیاتری ببن یان نا لەم گفتوگۆیەدا ئەندامانی جوفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان گفتوگۆی دەکەن و سەرنج و پێشنیازەکانی خۆیان باز دەکەن کە پەیوەندیەکان لەگەڵ ئەم سێلایانەیە چۆن بێ هەرچەندە بەشێک لە ئەندامانی جوفات نیگەرانن لە هەڵوێستی ئەم سێلایانە بە تایبەتی دەڵێن لە دوای ئەو ڕێگریکردن سەرۆکی پەرلەمان لە ناردنەوەی وەزیرەکانی گۆڕان دوورخستنەوەیان لە کاری حکوومەت هەڵوێستی ئەنی ئەم نەیانتوانی و بە هەر چوار لایەنەکە هەڵوێستێکی وایان هەبێ واتە بەیاننامەیەکی چوارلایەنی دەربکەن ئەوە تا نیگەرانن لەم ڕوانگەیەوە ئەو سەیرانەی وەڵامی خۆیان پێ بۆ ئەمە بەهەرحاڵ ئەمەی کە تا ئێستا لە کۆبوونەوە باسکراوە پەیوەندی نێوان گۆڕان لەگەڵ ئەم سێلایانەیە بارودۆخە سیاسیەکەی هەرێمی کوردستانەوەی کە پەیوەندی ئەمە ناوخۆیە چونکە بەرنامەی کاری دانیشتنەکەی ئەمڕۆ کۆبوونەکەی ئەمڕۆ قسەکردن بۆ لەسەر کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان هەروەها ئەو هێزەی تووشا کە هێنراوەتە مووسڵ باسی ئەمە دەکەن باسی هەرێمی کوردستان پەیوەندی بە وڵاتانی دەرەوە دەستێوەردانی ئەوان دەکەن لە کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستاندا کۆبوونەوەی بەشی دووەم پێدەچێت باسی هەڵوێستەکەی بزوتنەوەی گۆڕان خۆیان بکەنەوە هەرچەند پێشتر باسییان کردبوو کە یەکێک لە پێشنیازەکانی یەکێتی کە کارابوونەوەی پەرلەمان و دوجار ئەگەری گۆڕانکاری لە دەستی سەرۆکاتی پەرلەماندا کە گۆڕان ئەمەی ڕەت کردەوە وتیان ینی وەکو مەرجێک مامەڵە لەگەڵ دەکەن دەڵێن گۆڕانکاری لە سەرۆکی پەرلەماندا لە دەستەی سەرۆکاتی پەرلەماندا پەیوەستە بە گۆڕانکاری لە سەرۆکایەتی هەرێم و لە سەرۆکایەتی حکوومەتدا پێدەچێت ئەمڕۆ لەو ڕاگەیەنراوەیە ئەمە جارێکی دووپات بکەنەوە چونکە ئەمی کە وتراوە وتەبێژی گۆڕان وتوێتی ئەندامانی جواد وتویانە سەرۆکی پەرلەمان خۆی باسی کردووە تا ڕادەیەک بۆ بە هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان بۆی پێدەچێت لەم ڕۆژدا ئەم لەم ڕاگەیەنراوە کە دوای کۆبوونەوەکە باسی دەکەن باسی خاڵە بکەنەوە باسی بکەنەوە کە گۆڕان خۆی ناوێت سەرۆکی پەرلەمان بگۆدرێ باشە هێمن ینی باس لەوە دەکرێت دوای کۆبوونەوەکە بەیاننامەیەک یاخود کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی یان هەر شتێک ڕاگەیەنراوێک لەسەر کۆبوونەوەی کۆتایی ئەنجومەنی جوفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان بڵاو بکرێتەوە شوان جوفاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان لە دوای کۆبوونەوەکانی تەنها یەک جار کۆنفرانسی هەواڵی بست ئەویش دوای ئەوەی کە لە 12 مانگی ئۆکتۆبەردا ڕێگری لە سەرۆکی پەرلەمانکرا بەس تەنها ئەو کاتە کۆنفرانسێکی هەواڵیان بەست و قسەیان لەسەر ناوەڕۆکی کۆبوونەکە کرد ئەگەر نا سروشتی کۆبوونەوەکانی جوفاتی نیشتیمانی بەم شێوەیە دوای کۆبوونەوەکان ڕاگەیەنراوێک بڵاو دەکەنەوە ئەم کۆبوونەوەی جوفاتی نیشتیمانی کۆبوونەوەیکی ئاساییە چونکە پێنجشەمەش جوفاتی گشتی کۆبوونەوەیکی کردبوو ئەم دوو دامەزراوەی بزوتنەوەی گۆڕان زۆر جار کۆبوونەوەکانیان پێکەوە یان ڕۆژێک پێشتر یان ڕۆژێک پاشتر یان لە هەمان ڕۆژدا کۆبوونەکانیان دەکەن هەندێک لە ئەندامانی جوفاتی نیشتیمانی بە پشودانەکە و بۆ ناخواردنەکە دەچنە دەرەوەی بارەکە سەرێکی بزوتنەوەی گۆڕان کە کۆبوونەکەی جوفات بووە و دواتر کۆبوونەکە دەست پێ دەکاتەوە ئێمە هەوڵ دەدەین بزانین تەوەری دووەمی کۆبوونەوەکان لەسەر چی دەبێت زانەری زیاتر وەربگرین بکرین و لە کاتی بڵاوبوونەوەی ڕاگەیەنراوەکەدا بتوانین ڕاگەیەنراوەکە بگوازنەوە بۆ بیندەرانی NRT بەڵێ هێمن مەحموود نوچەکانی NRT لە سلێمانیە گەلێک سپاس بۆ زانیاری